بڵاوبوونەوەی چەند وێنەیەکی قوتابخانەی بنکورە لە گەرمیان زۆرترین قسە و باسی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دوای خۆی داهێنا. کوردسات نیوزیش بەدواداچوون بۆ بابەتەکە دەکات و پەروەردەی کەلاریش لیژنەی لێکۆڵینەوە پێک دەهێنێت. لە بەدواداچوونەکەی ئێمە دەرکەوت کە خوێندن لەو قوتابخانەیە ئاساییە و خوێندکاران هەموو لە پۆل و جێگەی باشن، بەڵام کێشەی بچووکی بینایان هەیە. ناوەڕۆکی بابەتەکەش بەو جۆرەیە. دوای چەند ڕۆژێک لە دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن، مامۆستایەکی قوتابخانەکە بێپرس و ئاگداری ئیدارەی قوتابخانەکەی ژمارەیە خوێندکاری بردووەتە 3 پۆلی تازە دروستکراوی قوتابخانەکە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەو پۆلانە لە چوارچەوەی فراوانکردنی ئەو قوتابخانەیە دروستکراوە، بەڵام نەبوونی بووجە کارەکانی ڕاگرتووە. 4 پۆل خراوەتە بەرنامەوە کە کۆمپانیای فرمێسک لەسەر پرۆژەی بەرەپێدانی ناوچە جێجاکانی هەرێمی کورسان کە بڵێن بە بودجەی پترۆدۆلار ناسراوە، ئەمە خراوەتە بواری ئیشکردنەوە بۆ ئەوەی لە کاتی فراوانکردنی قوتابخانەکە کە هیچ پەیوەندێکی بە قوتابخانەکە نیە، بەڵکو لە دەرەوەی لە ناو حوشەی قوتابخانەکەیە بەبێ ڕەزامەندی تەربیەوە بەبێ ئاگادارکردنەوە ئێمە تەلەبەی هێناوەتە ناوی و ڕەحلەکان بۆ دانیشتن نەبووە، ڕەحلەکان زیادە بوو لە ناو پۆلەکانی قوتابخانە هاوردێتە ناوی. یەکێک بە تەنسیق لەگەڵ مامۆستایەکە تەلەبەکانی هاوردووە بۆ زەجێکی عەلامی بووە ئیتر مەبەستەکەی چی بێ ئەویان ئێمە لیژنێکی لێکۆڵینەوە داناوە بۆی ئەم کرد. لە ناو ئەو قوتابخانەیە 12 پۆلی تێیە، لە دەوامەکەی تر 5 پۆلی تێدایە. بەڕێبەری قوتابخانەی بنکورە دەڵێت نیگەرانم لەو دۆخەی کە بۆ قوتابخانەکەم دروست کراوە و ناوبانگی قوتابخانەکەشی بە عقارێکی خراپدا براوە. بردننی خوێندکارانیش بۆ ئەو پۆلە تەواو نەکراوانە جیالەوەی بێپرسی ئێمە بووە. ئەو مامۆستایەشی کە کارەکەی کردووە و توێتی تێستی پۆلەکانم کردووە کە ئایا بۆ خوێندن گونجاوە یاخود نا. من نیگەرانی خۆم دەرئەبڕم کە زۆر نیگەرانم و پێم ناخۆشە ئەم شتە بۆ ئاقارە براوە، چونکە ئێمە قوتابخانەی بنکورێ بنەڕەتی بۆ ماوەی ئەوە من 5 ساڵە بەڕێوەبەری ئەم قوتابخانەیەم. لەخوا بەزیاد بێ قوتابخانەیە کە ئێمە هیچ کێشە و گرفتێکمان نەبووە، تەنها بینانە بێ. ئەو 4 پۆلی شەکراوەتەوە بۆ ماوەی 5 بۆ 6 ساڵە ڕاوەستاوە. لە سنووری ئیدارەی گەرمیان چەندین پرۆژەی لەم جۆرە هەیە و بەهۆی قەیرانی داراییەوە تەواو نەکراوە، بەڵام بۆ پرسی بڵاوبوونەوەی وێنەی قوتابخانەی بنکورە پەروەردەی کەلار جەخت دەکاتەوە. کارەکە بەمەبەست بووە و لیژنەی لێکۆڵینەوەش چ بڕیارێک بدا ئێمە جێبەجێی دەکەین. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.